هەواڵی هەرسی شۆڕشەیلول چەشنی هەواڵەکی شوم و ناخەشێن خۆی کرد بارماڵێکدا. بروسکە ئاسا هەست و ویژدانی هەر کوردێکی پڕ لە خەون و هیوای تاسان. ئیتر ناومێدی چەشنی پەڵە هەورێکی ڕەش و چڵکن ئاسمانی نیشتیمانی تەنی لە بری دڵۆپەی باران دڵۆپە فرمێسک و خوێنی باران لە پڕێکدا خەونی سربەستی و ئازادی وەرچەرخا بۆ ترس و بیمێکی کوشندە. نادیاری چارەنووس هەموانی وێڵ و سەرگەردان کرد. هەندێک لە ترسی ژەهری ئەژدیهای بەعەس کۆچ و ئاوارەی هەڵبژار. هەندێکی تر مانەوەی ناچاری و خۆحەشاردانی هەڵبژار. ئیتر ئەوەی بۆنی خەبات و شۆڕش کوردبوون و نەتەوەیی بوونی لێباتایە حرام و قەدەغەکرا بوو. چەک و پۆشاکە کوردیەکان وێنە و ممتەلەکاتە شەخسیەکان شاردرانەوە و ژێر خاک خران چونکە دوور نەبوو تا لێواری مەرگ پەلکێشیان بکە. سەلیم سەعید دیمەنی تەسلیمکردنەوەی چەکی پێشمەرگە و خودی پێشمەرگەکان وەک مژدەیەکی گەورە و گران لە تیڤیەکانەوە پەخشکران. بەو دیمەنانە بەعەس شاگەشکە و کوردیش زامدار و پڕ ئازار دەینوان. هێندەی نەبرد شۆڕشێکی 300,000 چەکداری بە پیلانگێڕی و دڵڕەقی دوژمنان لەلایەک و کەم تەرخەمی و کوردبینی سەرانی شۆڕش لەلایەکی تر لە گۆڕنران. لەوە بەدووە ئاوەدانی چیاکان بێدەنگ و خامۆش سەوزی پڕژیانی دەشت و دەر زەرد هەڵگەڕا. لە ترۆپکی هێز و بازوی بەعس و لە دەیجووری شەوانی ناومێدی کوردبووندا تروسکایی مەشخەڵێک پێکرا. کۆمەڵک گەنجی خوێنەواری بە بڕوانامە و بیر و باوەڕ سوار چاکانە هەڵگری ئەو مەشخەڵە بوون. لە سنوورە دەستکردەکانەوە خۆیان کردەوە بە باوەشی نیشتیماندا. ئیتر کوێرە دەیەکی ئەم نیشتیمانە نەما ڕووناچی ئەو مەشخەڵەی پێنەگا. هەر وەک شێرکەوە بێکەسی نەمەر فەرمووی مەشخەڵانی شۆڕشینۆی ئەمجارە گڕی بڕوای ڕەنجدەران و هەژارە. دروست ئەو شۆڕشە تین و تاوینۆی بەبەر هەستی نەتەوایەتی و خەباتگێڕی جەماوەری کوردستاندا کردەوە. جەوهەری شۆڕشەکە بارگاوی بوو بە فەلسەفەی ڕەنجدەران و هەژاران. داکۆکیکردن بوو لە ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤ. ئومێدی خەڵکی بەم شۆڕشە هێدی گەورەتر بوو چونکە هەمووان دەیانبینی دەستە بژێری سەرکردایەتی ئەم شۆڕشە لە ناز و نیعمەتی هەندەرانەوە گەڕاونەتەوە و دەست بەرداری زۆر شتی بە نرخی ژیانیان بوون. ڕەوانشاد نەوشیروان مستەفا لە کتێبی لە کەناری دانوبەوە بۆ خڕەی ناوزەنگ ئاماژە بە ئەزمموی تایبەتی خۆی ئەدات و دەڵێ لە پێناو هەڵگیرسانەوەی شۆڕشدا دەست بەرداری دوا ساڵی خوێندنی دکتۆراکەم بووم. لە ڤێننای بووکی ڕازاوی ئەوروپاوە گەڕایەوە کوورەی خەباتی کوردایەتی و لەگەڵ هاوڕێکانیدا کەوتنە ژێرباری هەستانەوەی شۆڕش کە دوجار سەری لە ڕزگاری و ئازادی یەکجارێکیەوە دەرکرد. لە زمناکۆوە بۆ ئازاد 1970 برادەران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن. دوای ئەوەی نسکۆی شۆڕش دەست پێ دەکات ناومێدێکی زۆر ڕوو لە ناوچەکە و کوردستان دەکات. دوای زەمانێکی زۆر کەم بەشێک لە خەڵک واز لە کۆمەڵە ژیان خۆشی خۆیان و واز لە خوێندن و دکتۆراکانیان دێن و ڕوو دەکەنەوە چیاکانی کوردستان. شۆڕشێک بەرپا دەکەن بە ناوی شۆڕشینەوە. ئەم شۆڕشە ئەبێتە بەشێک لە مێژووی خەڵک. لێرە چەندین داستانی گەورە چەندین چیرۆکی ناخەژێن لەم شۆڕشەدا دروست دەبێت. ئێرە ئیتر دەبێتە ئەوەی کە خەڵک هەموو بە یەک دەست و بە یەک دەنگ بە هەمویانەوە پشتگیری لە شۆڕشکەن. بەڵێ ئەو چیرۆکە ناخەژێنانە
ئێمە دەمانەوێت لە بەرنامەی جێپەنجەی مێژوودا پەنجە بخەینە سەریان بۆیە دەمانەوێت لاپەڕەکانی مێژوو بە جوانترین شێوە بخوێنینەوە و بە جوانترین شێوە بۆن و بەرامەی ئەو لاپەڕانە بڵاو بکەینەوە. ئێمە لە قەڵاتزەین. دوو ئەحمەدەکە چیرۆکێکن، داستانێکن، مێژوویەکن لەسەر جەستەی نیشتیمان و لەسەر جەستەی قەڵاتزێ. بینەرمان بن بە هەمومان بزانین و ئاشنابین دوو ئەحمەدەکە چین و چێن. پشدەر دەکەوێتە باکوور و باکووری ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق دەکەوێتە بەشی باکووری خۆرهەڵات. شاری قەڵاتزێ ناوەندی قەزای پشدەرە و 25 ساڵی 1938 بۆتە قەزا سەر بە پارێزگای سلێمانیە و نزیکەی 134 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە. لە ڕۆژهەڵاتیەوە هاو سنووری ڕۆژهەڵاتی کوردستان و شارەکانی سەردەشت و میراوایە. لە ڕۆژ ئاواشەوە شاری ڕانیا لە باکوورەوە ناحەی قەسرەی قەزای چۆمانە و لە باشوورەوە ناحەی بنگرد و ناوچەی مەرگە و قەزای ماوەتە. ناوی ئەو شارە لە قەڵاو دوو زێوە هاتووە و بۆتە قەڵاتزێ لەبەرەوەی ئەو شارە خاوەنی قەڵایەکی زۆر دێرینە بە نێو قەڵای قەڵاتزێ. دوو زێژ بەلایدا دەڕۆن. ئەحمەد دەیش و جاشات. ناوچەی پشدەر بەگشتی و قەڵاتزێ بە تایبەتی لە ڕووی کارە ساتانەتەوەیەکانەوە خاوەنی تۆمارێکی مێژوویی گەورەیە. خاوەنی چەندین داستانی نەبەردانەیە کە بە خوێنی گەشی خەباتگێڕانی ئەو دەڤەرە نووسراوەتەوە. لە دوای دروستبوونەوەی شۆڕش بە چەند ساڵێک بەداخەوە براکان لوولەی تفەنگەکانیان کردەوە یەکتری، یان باشترە بڵێم دیسانەوە پەنجەکان یەکتریان شکاندەوە. بەو هۆیەوە هێزەکانی پێشمەرگە پەرتەوازەی و دابەشبوونیشی ناجۆری بەخۆدی. لەو دۆخە ناهەموارەدا کە سڕینەوەی یەکتر هەمووانی سەرقاڵ کردبوو، دوو پێشمەرگەی گیان لەسەردەست بڕیارە دروستەکە ئەدەن و لە بریبراکان لوولەی تفەنگەکانیان ڕوودەکەنەوە دوژمن. هەردوو ئەحمەد ئاودەلی ڕۆژێک بڕیارەدەن بێنەوە قەڵاتزێ و دەستێکی پۆڵاین لە دوژمن بوەشێنن. بەڵام بە تۆمارکردنی داستانێکی نەبەردانە ئەردوگای پێماڵک دەبێتە کۆتا شوێن و کۆتا چالاکی پێشمەرگایەتی ئەوان کە تا ئێستا بەش کۆمەندیەوە خەڵکی ناوچەکە و هاوڕێکانیان باسی ئەو ڕۆژگارە دەکەن. کا حاجی پێیان بڵێ با خۆیان تەسلیم کە لە سەردەستی من دڵنیا بە هیچیان لێ ناکەن. ئەوانە خۆ تەسمیل ناکەن، بەرخی نێر بۆ سەبرین باشە. ئەحمەد گەرنت ئازابێ بەڵام خۆ تەسمیل نەکەی. زستانی ساڵی 1982 زستانێک تا ئێستاش باسی سەختی ئەو زستانە دەکرێت و کە بەفر و باران سارد و سەرما بە شێوەیەک بووە کە لای هەندێک بە سەختترین زستان ناو دەبرێت. بەرەو کۆتایی هاتنی سارد و سەرما دەڕۆیشت، بەڵام هێشتا کوێستانەکانی پشدەر بەفر کڕێوەی دەکرد و سەرما تەنگی بەدێنیشنان و پێشمەرگەش هەڵچنی بوو. لەو کۆتا ڕۆژانەدا کە زستان بەرەو خوار دەبێتەوە دوو ئەحمەدەکەش لەناو قەڵاتزێ دەگیرسێنەوە و لە پێماڵک دەبنە ورە و ئازایەتی و کۆڵنەدان. شەقڵی سەرمای زستان دەشکێن و دوژمنان دەتارێنن.
مانجی ئازار دەکەنە مانجی ئازایەتی. کاتێک شۆڕش بەوە دەزانێت کە ئەو دوو پێشمەرگەیە لە ناو قەڵاتزیەدان و دابڕاون لە مەفرەزەکانی خۆیان ئیتر هەوڵی جددی دەدەن بۆ ئەوەی بیانجێرنەوە، بەڵام ئەو دوو قارەمانە پلانیان دانابوو بمێننەوە تاکو و تۆمارکردنی چالاکێکی بێوێنە، بەداخەوە بەهۆی ئاشکرابوونیان لەلایەن ڕژێمی بەعسەوە تەواوی پلانەکەیان تێک دەچێت. دوای شەڕێکی گەورە لەگەڵ سوپای عێراق ئەحمەد مەحموود گەرمکەیی شەید دەکرێ و ئەحمەد ئاودەل باوزەیی بە برینداری دەستگیر دەکرێت، بەڵام بەم داستانە وانەیەکی قورس بەڕژێمی بەعزەدەن. کاگمامە هێرۆیی فەرماندەیەکی پێشمەرگەیە و ئەو کات ڕاست پێدا بوو کە بیانگەێنێتەوە لای پێشمەرگەکان، بەڵام بۆی ناگونجێت. ئەو دوو نەفەرانە تەمان پێشمەرگەیەک بوون، بەر هۆکارێک بێ دابڕابوون لەسەرێ دابەزی بوون هات نەخوارێ، چەند فترەیەک لە ناو شار بوون لێرە و بەسەستێن و قەڵازە و ئەوانە جەولانەکرد بە مەخفی و بە هینی. دواتر حکومەت بە دوان ناگەڕا، بە جددی زۆر بەرنامەی هەبوو هینیان بکە. دواتر ئێمە لە ڕێگای مامچارەوە پرسیاری کرد لە سەرکردایەتی کە ئەو دوو پێشمەرگەمان لە خوارەوەن و دان هەوێ بێنەوە. مامچاریان ئاگادار کرد بە بیان هێنەوە با بێنەوە. تەمەەن پێشتر برایش خۆی بە دوو داناردن حەمەسوور بە دووی داناردن دیار بوو لەگەڵی هاتبوون هەتا سەرێ نێزی شێلێ و ئەوانە، بەڵام لەبەر زستانەکەی سەخت بوو 82 بوو، بەفر زۆر باری بوو. لاق ئەحمەد لاقی سەرما بن دووشەید ئەحمەد حاجی مەحموودی زۆریان هین لەگەڵ کرد بوو با بڕۆین گودووی کاکە من ناتوانم بڕۆم، لاقم سەرمایە بردوون و تەواو فشێکی ڕاکیشا بوو گودووی ئەگەر نەگەڕێنەوە من خۆم دەکوشم، تەواست سەرما دەمبە. دوای بەهەر حاڵە بێ گەڕابوونەوە هاتنەوە ناو شار دیسان، ئەگاتنەوە ناو شار فترەیەکی پێچوو شەید مامچار ئەمن و دوو پێشمەرگەکەی ئاگادار کردەوە گوتێ بێ بە دوایان دابسن بۆەوەی چی کە لە ناو شار نمێننەوە. هاتینە ناو شار بە مەوعیدی دوو ڕۆژ دوو شەومان پێ بچێت ناو شار، ئەو شەوەی بەڕێوەین و دوو شەویش ناو شار بین بۆ قسان لەگەڵکەین و بانگیانکەین و یەکدی ببینین لەگەڵ خۆمان بیان گەڕنەوە بۆ سەرەوە. چەند ڕۆژێک تەبان هاتینەوە ئەگەر دیمانن ئەوانە ئەمە ئەو شەوەی لە ماڵەوە بووم خەبەرم بۆ ناردن لە ڕێگای خوشکێکی خۆیەوە، کوتم بابێ بیان بینم. شەوێ هاتنە لای من، ئەگە هاتنە لای من قسەمان کرد کە من لە دووان هاتوومەوە جێلەکەیکەش هاتوون ناگەیشتونەوە، ئەو سەفەرەی هاتوون بێکزادی بچنەوە بگەڕێنەوە بۆ سەرێ. شەید ئەحمەد گوتی باشە چەند شەوە مەوعیدەکە و گوتمان ئێمە دوو شەومان مەوعیدی ناو شارە، ئەگەر دوو شەو زیاتر بێ ممکنە حاڵاتێک دروست بێ کەشف وانە و مەوعید مراقەبە وشمان لەسەر زۆر زیاتر. گوتی باشە بابی کەینە سێ شەو، دوو شەو کەمە، من ئیشێکم هەیە ئیشەڵڵا لەو دوو شەوانە و سێ شەوانە خۆمان ئامادە دەکەم. دوو شەوەکە پێچوون تەمان ئامادە نەبوو، نامەیەکی بۆ ناردم، نامەکەی نووسی بوو ئەگەر دوو شەو سێ شەوی کەشم لەسەر ڕاوەستن، لەبەرەوە ئێمە ئیشەکەم بۆ نەکراوە. ئیشەکە من پێویستیم بە دوو وەڵاخش لەگەڵ خۆم دێنم. دیار بۆ ئەو بەرنامەیەکی هەبوو، ئەگە ئەو بەرنامەیە ئەو هەی بوو چەکوچۆل بوو لەو فەوجەیەکی لەگەرداخی لێ بوو لەگەڵ جوندەیەک تەنسیقی کرد بوو جوندەی کورد چەند سەکێکی بۆ بێنی سەکەی بۆ نێنا لەو دوو ڕۆژانە. دیار لەسەرەوەی هینەکەی دواخست، ئەمەش مەوعیدمان دوو ڕۆژ بۆ سێ شەویش ماینەوە. دوای تر سێ شەوانە من ئاگادارم کرد وتم کاکە ئێمە دەڕۆین، سازە بێ یان ساز نابی. گوتبووی کاکە خەبەری بۆ ناتمەوە کاکە با بڕۆن، ئەمن ئیشەڵڵا دوای لێک هەفتەی کە خۆم ئامادە دەکەم و بە دوو وەڵاخشەوە دێم. وەڵا جا سەعاتێکی پاش نێڕۆیە بووە زا شاتن ئەوان لە ژوورێ بوون ویشیان ئاوا لەسەر ئاو بوو دەستیان بە تەقەی کرد و شەڕ بوو. ئەم چوم بۆ ژوورێ پێشەکی گوتم جا شاتن، گوتم جا شاتن ئەحمەد هەر بە ئیشارە گوتی تفەنگەکەم بۆ بێنە، میش تفەنگەکەم بۆ برد ئەوە پاڵم هاویشت و ئەو گوتی بانجی ئەحمەد ئاودەلیکا کوڕە باپیر بێ دەگوت باپیر، گوتی باپیر کوڕە دامەزرێت تازە حساب ڕۆیوە وەرە ئەتۆ شەڕ ئەو ژوورێ تەقەیکە. وەڵا ئەو بۆ ژوورەی چوو ئەو زار گوتی پاچیم بۆ بێن ئەحمەد ئاودەلی،
پاسەکەمەگە بۆ برد لە دیوار شەکل چیشکە زاو زەرە من ئاگام لێوی بڕا ئەو زەرە دەو کاتیدا حەسکەریە هات دەو کاتیدا حەسکەریە هاتیدی بۆ بە شەڕەتەقا بۆ بە شەڕەتەقە لە هەموو لاان ڕەدەنجیاندای لە هەموو لاان ڕەتەقان لێکن لەسەر دیواران لەسەر بانە لە هەموو شوێنێکی ڕا زاکردیان بە شەڕە تا ساعت 5 ئێوارێ هەر شەڕ بوو وەقتی ساعت 5 دقیقەیان بڕای پێشمەرەکان گوتیان کوژراون سلاحیان پێ نەما بەس بە سلاحی حەسکەریان هەر لە ماڵێ بووم حتا گوتیان ئەوە کوژراون هەر لەوێ بووم وەڵڵا گوتیان 25 نەفەر کوژرا بریندار هەیە هەر بە ئەو شەید دەبێ بەڵێ ئەوی کەس بەدیل لەگیرێت بەیەکەوە دابەزی بوون دوای ماوەیەک دابڕان لە پێشمەرگایەتی بەهۆی بڵێن کێشەی ناوخۆیانەوە دواتر برادەرانی یەکێتی ئەوەی کە لەلای من باسییان کرد کاک مەولود هێرۆیی نامەی بۆ نووسی بوون کە بگەڕێنەوە یەکێتی دەرگای واڵایە بۆوان ئەوانیش گەڕابوونەوە لە گەڕانەوەکەیاندا لە ڕێگا تووشی بەفر و سەرما ئەوانە ببوون دواتر گەڕانەوە ناو شاری هاتنە ماڵەکەی ئێمە لە ماڵەکەی ئێمە ماوەیەشی داکەم خزمەتی کردن و لاقەکانیان بە بڵین تووشی ئەوەی ببوون تووشی نەخۆشی ببوون و بۆیان لە خەنەی گرت و ماوەیەکی و ئەجا سەرما قاچەکانی لە بەفرەکەیدا بڵێن زۆر سەرما بوو گەڕابوونەوە دوایە کە گەڕانەوە لە ماڵی مەدا خزمەتێکی باشمان کرد ماوەیەکی دایکەمە تا بەڕەحمەت بێ دایکم داوای خواردنێکی کرد کاک ئەحمەدی حاجی مححمودی گەرمکان کە خزمانە خواردنەکەی بۆ لێنان و دوای ئەوەی بە پێی ئەو نامەی کە بۆیان هادوویستیان بگەڕێنەوە لە ئۆردوگای پێماڵکەوە لە ئۆردوگای پێماڵکەوەش دیارە یەکێک لە پیاوەکانی دەوڵەت دایانبینێ و خەبەری حکومەت دەدا حکومەتیش بە نزیکترین کات جاشەکانی قەڵازەی ناردنە سەرێ دواتر جاشەکانی کۆی هێنا هەرچی مەفرەزە خاسی ئەو منتیقەیە بەسەری کردن ئەوانیش تەمان کاک ئەحمەدی گەرمکان لەو کاتەیدا عیب نەبێ لەسەر ئاو دەبێ لەسەر ئاو دەبێ جاشەکان دێنن ناو دەرگای و دەرگاکەی بکەنەوە و ئەحمەدیش پیاوێکی بە هیممەت و بەغیرەت بوو خێزانیشی سەبری خان تاقمەکەی بەدەستەوە دەبێ دەڵێ بۆم بێنە ئەحمەد دەڵێ بۆم بێنە دوایی ئەو لە نێوانی هەردووچیاندا کاک ئەحمەد پڕ دەداتە خێزانەکەی و تاقمەکەی لێ دەستێنێ و دەست دەکا بە تەقەی لە جاشەکان بڵێن ڕادەکەن کاک ئەحمەدی دیکەش پیاوێکی بەهێز و بەتوانا بوو بە ورێژ بوو زۆر ئەحمەد باوزی کە دواتر لە وسڵ ئیعدام کرا ئەوانە پاچێک دێنێ لە دیوارەکەی دەدا بیور دەبێ بیور لە دیوارەکەی دێت دیوارەکەی بۆ کون نابێ بەداخەوە ئەگەر دیوارەکەی کون باە دایانتوانی نەجاتیان ببێ ئەو لەوێدا هەر لەوێدا دەست بە شەڕکردن دەکاوە تا شەید بوو شەید بوو مەیتەکانیان بردەوە دوات پێشەوەی کە ئەو شەید بێ هەر ئەو شەڕی دەکەت ئەحمەدی دیکە بڵێن شەید بوو ئەوە جاشەکان بە دۆشکە لیان دەدا لە بینایەکەی دوایەوەی کە گەرمدا دەهات دیسان لیان دەدانەوە هەتا بەری ئێوارە دیارە ئەو مەیتەکەی بڵێن ئەو کوڕان گرت و بردیان و بابی شەید ئەحمەدی حاجی مححمودی هات بۆ سەر مەیتەکەی و شوێنەکەی ڕسمەکەی بەداخەوە ڕسم و شتیواگیرا بوو نەماوە دواتر لە خەڵکەکەی پرسی کوتی چۆن بوو ئەوانەتان پێ باش بووە عوسمانی برام کە لەو کاتێدا لەوێ بوو کوتی خەڵکی دیکەشتی ئەوەی ئەوانە کردیان هەتا ئێستا کەس نەیکردووە و دووبارە هەر ئەوە بوو کە ڕژێمی بەعسی سوک و چلوو کرد هەنگاوێک بوو بۆ ڕاپەڕین کە حکومەتێک بەرگەی دوو پێشمەرگە 4 سەعات شەڕبکە ئەدی ئەو حکومەتە بەرگەی ئەو میلەتەی دەگرێ بوو بە چەرخی ڕاپەڕین ینی دەتوانم بڵێم سەرتاپای کوردستان کە سەرکەوت بەڵێ هیممەتی ئەو دوو کەسەی ئەحمەد ئاودەل خاوەنی کچێک و کوڕێکە بەناوەکانی ئەحمەد ناسراوە بە هێرش و ئایشەخان کە خاتوو حەلیمە فەخرە ئەحمەدی خێزانی لە دوای شەهید بوونی هاوسەرەکەی گەورەیان دەکات شەهید ئەحمەد معرف ناسراو بە ئەحمەد ئاودەل باوزەی ئەویش بە هەمان شێوە خاوەنی دوو کچە بەناوەکانی فاتمە و کوێستان کە خاتوو مریەم حەسەن دوای بیستنی کارەساتەکە خاتوو مریەم هەرزوو بڕیار دەدات هەواڵی هاوسەرەکەی بزانێت
کە بە برینداری کەوتوەتە دەست ئێزی دوژمن بۆیە دەگەڕێتەوە قەڵاتزێ. دوای ماوەیەک لە دەستگیرکردنی لە شاری مووسڵ لە سێدارە دەدرێت کۆتا جاریش خاتوو مریەمی هاوسەری چاوی پێی دەکەوێت. ئەحمەد ئیتر گۆڕون دەبێت و هاوسەر و مناڵەکانیشی لە قەڵاتزێ دەگیرسێنەوە و خاتوو مریەم سەربەرزانە کچەکانی گەورە دەکات. تا ئێستاشی لەگەڵ بێت ئەو دوو خاتونە ئازایە وەک قەڵای قەڵاتزێ لە پشت مناڵەکانیانەوە وەستاون و ڕۆڵی دایک و باوکشیان بۆ جێڕاون. دوایتر ئەمە دەرچوین شەوی چواردەی مانگ بۆگە دەرچوین بۆ بەیانەکان ئەگەمە دەرچووبووینەوە شەوەی بەبانەکەی ئەوان تەمان حکوومەت پێیزانی بوو دەورەیەکت بوون داستانێکیان تۆمار کرد شەڕ و شتێکیان کرد بە زدی مەدەڕعچۆ سەریان شۆفڵ چوخانوەکەی بیان ڕوخێنێ هەتا شەید بوون تەمە شەڕیان کرد و داستانێک بوو داستانەکە وێنەی نەبوو. دوایتریش تەمان ئەگەوان شەید بوون ڕاپەڕین شت بە دوا دەهات 82 کۆمەڵی خەڵکی ناوشار و هەم لەو شەڕەیوان دیار بوو سام تۆزێک هین بوون هەیبەتی حکوومەت نەما لە بەردەمیان دوو پێشمەرگەش داستانێکی وا تۆمارکەن بەڕاستی لە بەردەمی خەڵکی شارێکی حکوومەتی زیینە. دوای دەوە ئەمەش تقریبان دوای شەید بوونیوان ئەو فۆزەی گرداخی لەگەڵ مامسیاری مەفرەزەی هاتین شەوێک دوار بێزیمان لەو فۆزەیدان مامسیار ئاربێزەکانی لێدان. دوایتر ڕاپەڕینەکان دەستیان پێ کردو و ڕاپەڕینانەش سەرتاسەری کوردستانێکەوە هەر لە 82 24 چوار. وڵی ئەم لە دۆڵە تۆ نێرزانگان بوو ئەگا و هەوارم پێگەی گوتیان ئەو حادیسەی لێ ڕووداون لە مەجموعەی قەڵاتزێ. وڵا دوایش ئەمیش گوتم ئەمن دەڕۆمەوە گەماداما بێ لێرەکانە نابم. هاتمەوە هۆردوگای تۆسووران لەوێ ماوەیەکی کەم ماینەوە تقریبان 5 مانگ 6 مانگان دوان هەوارن بۆ هات گوتیان مەهاجەی هەیە و لە مووسڵێ ئەمە چوی مەهاجەی ئەحدامین کرد و گوتی من حمرم نەماوە تازە ئەمن هەتا بەیانیم حمر ماوە دەنا تازە ئەمن تەواو و ئاگاو لە منداڵەکان بێ و ئەو ڕۆژەی هاوڕەکەی شەید دەبێ بۆ خۆ بە برینداری دەگیرێ هەری دەدەنە سەر ناقیلە و شتی و دوای حکوومەت دەیگری و ئەمە دێنەوە عێراقی و لە عێراقی زواتەوانێک دەبێت دەچین بۆ مەهاجەی مووسڵێ بۆی ئیحدامی لەوێ ئیحدام دەکرێت تقریباً 5 مانگ لەوانەیە باە وەڵڵا چۆنی بینی ئەوە دەستیدا کە لە بچە بوون و قفڵێکی گەورەی پێوە بوو لەعنەی بەسەر پێوە بوون و سەر و ڕشیان تاشی بوو گوتیان ئەمە ئاخی ڕۆژنە بەیانی ئیحدام دەکرێن ئەگە دایرە شتدانەرە ئەمە نەندیەوە نەوەڵا نەنبینیەوە هەر نەوێراین هەر برین ئەمە هەرواریسی ئەو پێشمەرگەشی وانە و پند لەم چیرۆکە ئەوەیە دوو ئەحمەدەکەی قەڵاتزێ بە تۆمارکردنی ئەم داستانە بیری براکانیان خستەوە کە دوژمنی ڕاستەقینە لە شوێنێکی دیە نەک لە نێو خۆمان لە بری سڕینەوە یەکتر لە بری شکاندنەوەی پەنجەکان لولەی تفەنکان ئاراستەی ئامانجە ڕاستەقینەکە بکەن کە ڕژێمی بەحسە لە هەمان کاتدا وانەی ئەوەشیان بە دوژمندا هەرچەندە ناکۆچی و ململانەی ناوخۆیی سەرقاڵمانکە بەڵام ئامانجە سەرکیەکە لە یاد ناکەین بە ڕژێمی بەحسیانوت چەشنی هاوڕێتی و هاوسەنگەری ئەوان ڕۆژێک دادێ هێزە کوردیەکان تەباو یەکگرت و ڕایان بماڵن گەر قوڵ بڕوانین ڕاپەڕینی بەهاری 1991 دروست پەیامەکەی هەردوو ئەحمەدەکە بوو. ئەوەی ئێمە باسمان کرد و نیشانی ئێوەماندا و ئێوە بینەری بوون دوو ئەحمەدەکەی قەڵاتزێ بوو. ئەحمەد ئاودەل گەرمکەی و ئەحمەد ئاودەل باوزێی یەکێک گۆڕون و یەکێک گۆڕدیار و بەشێک مێژوو هەیە لەسەر جەستەی نیشتیمانی ئێمە بەونبووی ماوەتەوە تا ئێسا زۆر کەس دەیەوێت ئەو توو لە ڕێگایە بگرێتە بەر ئەو مێژووە بێنێتەوە یاخود بۆ خۆی باسی کات بەڵام ئەنجامێکی ئەو تۆی دەست نەکەوتووە. ئێمە ئەوەی کە ئەمانەوێ بێماندوو بوون دەمانەوێت پەنجەمان لەسەر جێپەنجەی هەموو ئەو مێژوانە بێت
کە لەسەر جەستەی نیشتیمانن. دەمانەوێت گۆڕی ئەحمەد ئاودەل باوزیی بدۆزینەوە و نەهێڵین نە ئەو گۆڕون بێت و نەمێژووی نیشتیمانیشمان ون بێت.